داواکاریەکان بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناو چەدابڕێنراوەکان تا لێت ڕوو لە زیادبوون دەکات. چاودێران و مامۆستایانی زانکۆ و چالاکوانان پێیان وایە گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ ناو چەدابڕێنراوەکان لە سوودی نەتەوە و پێکاتە جیاجیەکان دەبێت بۆ پێی لە ماوەی ڕابردوودا هێزەکانی پێشمەرگە ئەمنیەت و برایەتی پێکاتە جیاجیەکانیان بەباشی پاراستووە. پێشمەرگە بەشێکی دانەبڕاوی ئەم کۆمەلگایە و لەگەڵەوەشا پێشمەرگە خۆی لە چوارچێوەی یاسا و دەستوری عێراقیە بە بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقی ناوهێنراوە. بۆیە لە ئێستا ئەم ناوچەیەش کە ناوچەی کێشە لەسەر و مادەی 140 زەرورەکە نوێنەری کوردی تیابێک کەویش پێشمەرگەیە و پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیانە با هەموو چین و توێژەکانەوە لە ڕابردووشە ئەمەی سەلماندووە کە هێزەکانی پێشمەرگە و جەتیرۆر لەم ناوچانە قوربانی زۆریان داوە و تەنها بۆ کورد نەبووە بۆ نەتەوەکانی تری وەکو عەرەب و تورکمان بووە. بۆیە گەڕانەوەیان دڵنیایەکی زیاترەدا بە هاوڵاتیان و هەموو لایەک دڵنیا کاتە لەوەی کە بارودۆخەکە بەرەو باشتر ئەبات. هاوسەنگی هێز پێشمەرگە زۆر زۆر لە شاری کەرکووک چونکی هێزی پێشمەرگە و چەند ساڵی ڕابردوو سەلماندوێتی بۆ هەموو خەڵکی کەرکووک بە هەموو نەتەوەکانێکەوە کە تا چەند توانوێتی پارێزگاریەکی تەواو لەسەر جەمنەتەوەکانی شاری کەرکووک بکات. بۆیە ئێستا ئەمە لە قۆناغێکین لە هەموو کات زیاتر پێویستمان پێشمەرگە بگەڕێتەوە شاری کەرکووک لەبەرەوەی ئێستا فەراغی ئەمنی هەیە لەبەرەوەی ئێمە ئێستا بەرەو پرۆسی هەڵبژاردن نەچین جا بۆیە وجودی پێشمەرگە لە ناو شاری کەرکووک بۆ کۆمەڵێک مەرام پێویستە. طبعا بوونی پێشمەرگە لە کەرکووک و ناوچەدا بڕاوەکان هەم لە ڕووی قانونی دەستوریەوە تەواجدی ئەبێ هەبێت بەڕاستی ئێستا لە نەبوونی پێشمەرگە پێشێلکردنی یاسا و دەستوری عێراقیە و ئەم ناوچانە ناوچەی کەرکووک و ناوچەکانی ئەوەی کە پێی ئەوترێت کێشە لەسەر ناوچە کوردستانەکانی دەرویداری هەرێم ئەبێت هێزی هاوبەش بەڕێوی بەرێ چ هێزی پێشمەرگەیان هێز عێراقیان بێ و بە هاوبەشی هێزەکانی هاوپەیمانە لەبەروی چارەنووسی ئەم ناوچانە هێشتان لە ڕووی سیاسی و یەکلایی نەبووتەوە و کێشەی لەسرە ڕاستام خاکانە خاکی پیرۆزی دانەبڕاوی کوردستانن بەڵام لە ڕووی یاسایی لە ڕووی دەستوری و هێشتان چارەنووسی ئەم ناوچانە یەکلایی نەکراوەتەوە. سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای دەکات لە دوای نەمانی هێزەکانی پێشمەرگە و ئاسایشەوە کەلێنی ئەمنی لە ناوچەدا بڕێنراوەکان دروست بووە. بۆ پڕکردنەوەی و کەلێنەش پێویستە پێشمەرگە ڕۆڵی لە دۆخی ئەمنی ناوچەدا بڕێنراوەکاندا هەبێت. هێزی پێشمەرگە و ئاسایش دەوریان هەیە بگەڕانەوەی ئەوان هەموو کەلێنەکان پڕکرێتەوە بە زیادیشەوە و خۆشیان ئێستا کە عێراقیەکان لەیرە و لەوێ سەر دەرکردنی داعش واکە پەنابەرن بۆ ئاسایش و پێشمەرگە دیارە هەن و تەوجیهاتیان بۆ دێ و ئیش و کارەکانەکەن بەڵام وەکو جاران نەماون مدبوونە بەڵام ئەیانوێ جارێکی تر لە غەڵەتی حکوومەتی عێراقی استفادە بکەن بۆ ئەوەی سەردەرکە لە هەموو شوێنەکانی عێراقا پێشمەرگە دەوری بڕەوە یەکەم هێزی سەریع بووە کە توانیانە ڕوبەڕوو بوونەوە هەزاران قوربانیشمان داوە لە پێناو مووسڵا و لە پێناو کەرکووک لە شوێنە. ڕووداوەکانی ڕێفراندۆم و ڕۆیشتنی هێزەکانی پێشمەرگە لە ناوچە جێناوخەکان بۆتە هۆی دروستبوونی بۆشایی ئەمنی. بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەش داوا دەکرێت پێشمەرگە بە هاوبەشی بەشدار بێت لە پرۆسی ئەمنی ناوچەدا بڕێنراوەکاندا. کەڕۆن محەمەد، کورتسات نیوز، کەرکووک.